لایکێک لە یاریەکانی هەفتەی حەڤدەیەمی خولی نایەبی کوردستان یعنی هەولێر لە یاریگای خۆی میوانداری زاخۆی کرد و یارەکەشی بە 2 گۆڵی بێوەڵام لێبردەوە. دەچینە لای پامێرمان حسێن محەممەد و وردەکاری زیاترمان لەبارەی یارەکە بۆ باس دەکات. ئەمڕۆ یاریەکانی هەفتەی حەڤدەیەمی خولی نایەبی کوردستان بە کۆتا هات لە یەکێک لە یاریەکان لەسەر یاریگای یەکەمی فەڕەنسۆیری یانەی هەولێر میوانداری زاخۆی کرد لە یاریەکە یانی هەولێر توانی بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتن تۆمار کرد کە هەردوو گۆڵەکە لە جێمی دۆم تۆمار کرد لە یاندانە عوسمان و هۆگر حوسێن. من دەمێ یارزانانی هەردوو لا وەربگرم. سەرەتا کاپتن عەبدوڕەزاق یارزانی یانەی زاخۆ کاپتن هۆکاری چی بووکەوە لەم یاریە شکستان خوارد پاش ئەو 2 گۆڵێک کە لێتان تۆمار کرا دەرفەتی باشتانە پێش بۆ گۆڵ یەکسانی تۆمار بکەن. پێ دوایە کێشەیەک لە نێو تیپەکەدا هەبێتن کەەوە نتوان گۆڵ تۆمار بکەن. بله ڕاستی ینی ئەمڕۆ خۆت بینی شەوتەیەکەمە کە یاریزانمان موافق بوون 2 گۆڵ هەتا 3 گۆڵ ئێمان دەکرد بەس یاریزان ینی موافق نەبوون. ینی خۆت بینی شەوتەی دووەمژێ ینی مە زۆر باشترون لە هەولێر بەس وا دەبین ینی خەتای دیفاع بوو ینی یەک یاریزانی هەولێر لەناو 4-5 دیفاعی مەدا ینی فرسای خۆتان استقلال کردن. بله کاپتن سەرکەوتو دەبن ئینشاڵڵا یاریەکانت بکە. کاپتن هۆگر کاپتنی یانەی هەولێر کاپتن تا چەند خۆش بیکەوە سەرکەوتنتان ناو یاریگە خۆتان بەدەستێنەر وە توانیت گۆڵێش تریش بە خۆ زیاد بکەیت بۆ گۆڵکاری دەتوانین بڵێن سوودێ چێ بوو. سپاس بەخوای گەورە ئێمە ئەوڕۆتانیمان ئاستێکی باش پێشکەش بکەین و لە یاری ڕابردوش هەم سەرکەوتمان بەدەستی نابوو. ئێمە ئینشاڵڵا ئێستا جیاوازیمان لەگەڵ تیپەکانی پێشەوە خاڵەکان کەم کردیتەوە. ئینشاڵڵا ئێمە لە یاریەکانی داهاتوو یاریشمان لەگەڵ تیپەکانی پێشەوە هەوڵ دەدەین بە هەمان ئاست بەردەوام بین تاوەکو کۆتایی خولەکە ئێمە ڕکابەری دەکەین ئینشاڵڵا. کاپتن هەولێر دوای ئەو سەرکەوتنێک کە بەدەستێنەوە دوهۆک لەگەڵ زێرەڤانی و سیروانی نوێ لەگەڵ پێشمەرگەی سلێمانی ئەمە وای کرد هەولێر بێت خانەیەک بێتە پێش خانەی پێنجەم بە 24 خاڵ و جیاوازەکەشی لەگەڵ پێشەنگ تەنها بێتە 2 خاڵ کەەوە سەیانەکە لە ئێستا لە پێشەنجینە نەورۆز و برایەتی و پێشمەرگەی هەولێر هەر سەیانە خاوەنی 26 خاڵن و ینی هەولێرش خاوەنی 24 خاڵەوە ینی زاخۆش خاڵەکانی لە 18 خاڵ ڕاوەستا لە ناوەڕاستی ڕیزبن.